بەحری فتنە بەلکی نەجاتت بدا خوددا داوێنی یا خوددا بگرە بەردەم نا خوددا بێکەس منم کەسێ لە زبانم بگانیە هەمدەم خوددا نەناسن و دەم پڕ لە یا خوددا ئەهد و وەفایە سوخرەی بەدئاهدی و جەفا هەرما بەدادی ئەهلی وەفادا بگا خوددا ئەرەو کەسێک کە خەیری دوعای خێری دیوەلێ دایم دوعامە شەڕی لە من لا بدا خوددا لطفێ بە حاڵی من کە وتم ئەو وتی بەقار تۆ شێخی با خوددا و ئەمن شۆخی ناخوددا غێری ئەمە کە سوێندی درۆی پێ بخۆن و بەس قوربانی ناوی لە ناوە نەما خوددا تا زڵمەتی وجودە تەریکی لە نووری عیشق سێبەر نەما هەتاوە کە مەحوی نەما خوددا سەلام و ڕەحمەتی خوداتان لێبێ بەڕێزان خۆشحاڵین کە لە پاشیوێکی دیکە بە ئەوەی خۆشەویست گەیشتینەوە لە بەرنامەی پاشیف جارێکی دیکە لەگەڵ هاوکارم ژوان سڵاوت لێبێت وەی خودش تەڕازی بێ وەی خودی خێراتە بنوێسێ خودت تاش هەمی خراپیا دیر بێخت تەنزێکی باشیە ئامین تۆ شەڕ اللهم آمین ئەجمعین ئامین السلام علیکم و رحمة الله و بەرەکاتوه پاشیوا سێ بۆ بناوێ خودێ ئەم دەست پێ بکەین پاشیوێت مە هەمی تایبەتن ئەف شەڤە هێشتا تایبەتترە بەس پۆل یعنی بەری ئەس بچمە ناو بابەتێت ئەف شەڤەدا ئەم تشتێکی بێژین هەندرێن ها سبحان الله وەخت زیکۆ چن بێجا مەدەوێت ئەم زیکۆ بێژین دا بزانین یعنی هەیوا ڕەمەزانە پیرۆز هەمی پیرۆزیەت خۆڤەیە دا بەشکریە سەر سێ بەشۆ ئەوەله ڕەحمە دەست پێکەوەی دلوڤانیە ئەوسەطه مەغفرە گونەه جێبرن و غەفڕاندنە شڵای خودێوە خودی شڵە بێختە بەر غەفڕاندنە هەمی گونەها و ئاخر هو عتق من النار دەست پێکەوەیەوە گرنگێک و ڕەحمەت و دلوڤانیە ارحموا من في الأرض يرحمكم من في السماء ياش همية گرنگتر ئەوەیە ڕەحم و دلوڤانیە وانا بن ئەوێت عەردیدا هەمیە مرۆڤە دیر نزیک خۆشتەوی نەخۆشتەوی ڕەحمی دلوڤانیە پێ بن گەل گیانەوەر و داروبەرە هەر تشتی دا خودای نازن ڕۆژا کو مە پێتوی بەس ڕەحمەوەی هەیب یا کەسی دینە ڕەحمێ بمە بێگومان ڕەحمێ پێکردو بن چامان هەر لە ڕەحمی خوا بکنە دەست پێکەوە ڕەحمێ بۆ هەمی تشتی وا دەکەین ئینشاءالله خۆشە ینی ڕەمەزان هەر خۆشە و ئەو کەش و هەوایی کە لە نێو ڕەمەزانیشدا هەیە ینی خۆشە نیعمەتە خودەیە گروتینێکی زۆر باش دەدا بە تایبەتی بە ینی موسڵمانان و ینی شەحنەی ئیمانیە وەکو دەگوترێت و ئێمەش لە بەرنامەی پاشیف ینی هەمیشە هەوڵمان داوە ئەو بابەتانی کە پەیوەستە و پەیوەندە بە ڕەمەزانەوە هەم لە ڕووی تەندروستیەوە هەمیش لە ڕووی ئاینیەوە و لە ڕووی وەرزشیەوە و زۆربەی بوارەکانی دیکە گرنگی پێ بدەین و تەرکیزی لەسەر بکەینەوە قسەی لەگەڵ لەسەر ببتە بهێنڤەدانێکە خۆشی بۆ ڕۆژێکە دیر و درێژ بەرچەت بژم بهێنڤەدانێک هەبروکە بژەدا بچینە وێرەخی وەرن ناوێ خودێ لێبین و مامۆستا ڕواندی تەعود جەنی بەس پاپ ڕەخ مامۆستا ڕوانی و میێوانێکی گەلێکی خۆشتوی مێ هەی غەنی عن التعریف زۆر عزیز گەلێکی عزیز مامۆستا سەلیم عومەر ئەم هونەرمەند هەمژی مامۆستا و هەم مرۆڤێکی گەلێکی خۆشتوی دەفنە هەمی خاڵم ماز دەکەم خۆش گەل مامۆستا ئەحمەدی طبعا این گەلە بخێر هاتن یا ربی سەلامت بی زۆر سپاس مامۆستا بەخێر بێ یا ربی سەلامت بی کاکە هەندرێن سەحاتتان خۆش بی ئەو چەند شەوەی جەنابیشتان ئەسپی خۆتان تاوداوە بەڕاستی خی گەورە ئەزرتان بداتەوە ئەو پێشوازیە لە مانجی ڕەمەزان دەکەن ئینشاڵڵا دەبێتە توێش و قیامەتان کاکە ڕوان بخۆ بە حودەکەی ئەو برای بە ڕێزەمان کاک ئەحمەد بخۆ بە دەفەکەی ئەو برایانەی پشت کامیرە یا ربی سەربەرز بن دەستان خۆش بی و سەربەرز بن ئینشاڵڵا وەی خودش تەژی ڕازی بن طبعا توژی هەم سرود هەم ئاخفتنێت خۆش لە دیوانەمە گەرمتر لێ چونکی ئیتیفاقەمە ئەوە بەس سرۆدا باشە ئەوە سرودەکە زانیمان دەنگت خۆشە و یعنی با بڵێن هەندێک تایبەتمەندی هەیە بۆ ئەوانەی کە سرود دەڵێن گۆرانی دەڵێن شاعر دەنووسن تێکس دەنووسن ئەوە زانیمان چییە بەڵام مەسەلەی قسە خۆشیەکە یعنی ئەو شیرینیە ئەوە بۆ ماوەیە ینی ئەوە چۆنە طبعا ئەمن باوکم مەزار ڕەحمەتی لێبی یەکێک بوو لەو کەسانێک کە دایمەن قسەی خۆش بووە وڵای یعنی هەدەفم ئەوەیە بەڕاستی دڵی خەڵکی خۆش بکەم
و ئەویش لە بابم لە بۆ مایتەوە بڕاستی کە بەردەوام قسەی خۆشی کردیە لەوانەشە ئەو ژیانەی تێدا بووینە کۆمەڵێک ناخۆشی و نەهامەتی و دەردەسەریمان دیتە دەمەوێت لەو ڕۆ بە ڕووەکەی خۆشیەکەی دەربڕین خۆش بیجێ خۆی کردیتەوە سلامەوەکیڵله خدای گەورە لە باوشی بەڕێستان خۆش جێگەی باشتیشە طبعا هەر لەسەر ئەوەی دەبینی قسەی خۆش کاگ کۆڤان و کاگ شیڤان کاتەشی هەواڵیان پێکەوە پێشکەش دەکرد لە کەی 24 کە تەواو دەبوون لە هەواڵەکەی مەسەرەن هەواڵەکەی دەخیندەوە ئەوە تەماشای دەکردێگۆ ئەوە بوو ئەویش تەماشایەکتان دەکرد دەگۆ مام ئازیە گوتبووی بکەنە ئەو کەناڵی گەلە خۆشاوی لە هەواڵەکەی تەماشایەکەکەن سژەمی مۆستر بێ شتەش خۆش بەر تەماشایەکتان دەکرد کۆڤانی هەبی سعات هەشتم پێک ببین مەدۆفێ کودەوە وەکی بند بیش سلامەکەم ئەوژی هەر خێرە ابتسامەتك في وجه أخيك صدق إشلا هەمی سەلقم بجا ئەڤە نوکتەکە خوش بجاوی جاری پسرودکی بتشتکی کرده واری که بجاوی چه حاضر کردی او آیدی و سرپرشتر ممسروان او جلوه یا الله درینا با برابر مرقد رسول الله گل گل ناز دارای آیا آیا مدینه وشارك مدينة قل قل ناس دار سريت سسارة روحي أمان آمن دمقو باسم خزمتي أمانكم زايد سكم دردي دري من آي 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 ناس دارو
خوزي بخوزي قافلة حاتيان وشي شورت ابونا ومزدلف ومناي قالك سردار لو يا لوينا ماي ماو ومن دمقو
خۆش بژی. بەخێر بێەوە وەی خودش باری تەڕۆزی ئەوەی کە هەمومان هەر ڕێبواری یا ڕەبی سەلامەت تاکید ڕێبواری و ڕێکا دیرە بەس خودت زۆندەی گاتە کیوە دومایکێژی هەر هێلانە بۆ کەسێ نەموایە وەی خودش تەڕۆزی بتش یا ڕەبی سەلامەت من دەستان خۆش بی دەستپێکێکە گەلێکە خۆش بێت بۆ محەممەد هەر وسە ڤێڕۆچین بەس جدا هێدی بابەتت خود دەست بێ بکەین یاڵڵا هەندێک برگە بابەت مێتین برگە بابەتمان هەیە ینی بڕگەی وەرزشیشمان هەیە تێدا باس لە ژیانی وەرزشوانان دەکەین کە تێدا لە ڕەمەزانان چۆن ینی بیانەوێت بەڕۆژن و وەرزشی خۆیان ینی جێبەجێ بکەن و بکەن خواردانشی کە تایبەت بێت وەرزشوانان هاوکارم ئەڤین دەبارەوە پاگەزیشی ئامادە کردووە لە ئۆتۆکی و لێرە هەر وردەکانی سەبارەت بەەوە هەندێکویستی نەهەیە تاوان بجازتە چێکی دی بشن بەری ئەم دەست بەرنامە بکەین مامۆستا سەلیمیت خۆن چەوە ئەپسترۆن مستەڕۆژی ئەوت گەڵ ئەوە شتێکی باش بوو کابل ئەو خۆ بخینێتە کیوی گۆفکێ لە دەستپێکدا پێش ئەوەی کە دەست بە بەرنامەکە بکەین مامۆستا سەلیم ئەوەی بە گۆرانی باش نییە وڵای دەبی زۆر ناکەوە کوردی لێ بە فڕەنسی قسەم کردی ئەوستا بە کوردی قسەت کرد باش تا ئەها یەکەم پێشووی دەستمان بە بەرنامە کرد ها پێشووی دەست پێ بکەین ئەوە دەخینت ئەو بابەتە ئەوە ئەو داوە کوو بوو ئەوە وڵاوەکەی لێ دێ خینەوەی تایبەت ئەڵا دێدەوان یاریزانی پێشووی تۆپی پێ دەستی یانەی هەولێر و ئەندامی دەستەی کارژێڕی ئێستا یانەی هەولێر لەگەڵ هاوسەرەکەی نەوزاد شێرزاد یاریزانی بەزێک دوور بخوای ئەوانەی هێشتا مایە یاڵە چی دێ ئەڵڵا یاڵڵا کاکە نەوزاد شێرزاد ئەڵڵا نەوزاد خۆشەویستە برادر زۆر خۆشەویستە کوڕی کاک شێرزادی سەربەرز ئەڵڵاخان هەردوو ئەو نەوزاد ئاڵەخان ڕێزسڵاوێت مێت تایبەت ئەوانە بەس بۆ خۆشی ڕێزسڵاوێت مێتەوێت هەم بۆ ئاڵەخانی هەم بوو کاک نەوزادیژی ینی ژیانەوانە هەم وەرزشوانن هەم هەفژینن ژین ئەوە بتنی بۆ خۆشیەکەن ئەوە دیاریە مامۆستاڕۆی خۆشیە بۆ هەردەکە بێجارێ ئاوی هەڕەوێت ئەم لەشرەکە نوچە بدۆنین گەشتەکە نوچە نەمەتی بێت یاڵە ئێستا بە ئەوەی کە مامۆستا سەلیم ئەوە خوێندیەوە بە گۆرانی بەجددی بخوێن ئاڵا دێدەوان یاریزانی پێشووی تۆپی دەستی یانەی هەولێر و ئەندامی دەستەی کارژێڕی ئێستا یانەی هەولێر لەگەڵ هاوسەرەکەی نەوزاد شێرزاد یاریزانی بالا میوانی ئەڤین حوسێنی پێشکاری وەرزشی کوردستان 24 و تێدا باس لەسەر بەسەربردننی ڕەمەزان و گرێدانی وەرزش و ژیانی هاوسەریان دەکەن پێکەوە کە چۆن کامجی بچینە ناو ماڵەوە چۆن ناو ماڵەوەەوە باسی ژیانە خۆکردی ئەمجی ببینی یاڵە دەم باش دپاشیڤایەکی ڕەمەزان ez did gel hava dabum ji verê pêve de hemî rojên Remezanê de em dêt pêk vebîn lê îro ez li malbateke werzişkar im ku her dûk werzişkar û werziş dostin li dev alayê û newzadî me ez çawanin rojane em dê pêk ve بحثا هندك ورزشکارا و ورزش دوستا کین دبواره خدا که چند سرکفتی بونه هفدم ام ده بحثا وانا کن کاد ناوا رمضان ده او چاوا روزن خود در باست کن اف روزی وانا از مهواندار کریما و از دل مالا وانا بم سپاس بو مهوانداری هوا الا ازش دست بگم اینها بجینه و تقریبا سالا که د ناوا ورزشی ده تو بخوستیر که ورزشی بود چه بنوید لکردستانی بس نه داد جه خو گوهریا و تو پتر هاتیه برچاف زحمت نینا جانا هفجینیه و ورزش و اداره دان و همیا بگو سرتا بخیر بی سپاس با ایوان مانج رمضان لهمولایک پیروز بید یادارم مانگیک بید خیر و برکت با همولایک و خمونا خوشی لسر همان هلگرید ڕاستیەکەی کە پێشتر وەرزشوان بووین ئەرکمان کەمتر بوو تەنیا تەدریبمانە کرد و بەشداری دەوریمانە کرد بەڵام ئێستا کە هاتوینەتە ناو ئیدارە هەموو ئەوانەی کە وەرزشوانن چۆنەڵی سەر بە ئێمەن و ئەگەڕێنەوە لای ئێمە ئەکید ئەرکمان قورسترە و مەسوولیەتمان زیاترە بەڵام ئەرکەکە پیرۆسترە کاک ناوزاد توژی یاریزانێ بالای ئەم هەمیزانی سێرکە کوردستانی نوکە دو وەرزشێدا تو بەرەف کیڤە چووی و هەزیدەتر بوو مەخ و
سرەتا بەخێر بێن خۆشحاڵ بووین ئیشاءڵڵا و ڕەمەزانە بێتە خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک. من ئێستا لە شاری بەغدا یاریەکەم لەگەڵ یانەی جێیشەم تقریبا 3 ساڵە لەسەرێک لە شاری بەغدا یاریەکەم. سەز ڕەمەزانت پشوێکی کاتیمان هەیە تا چەند ڕۆژێک دواتر گەڕێنەوە بۆ مەشقەکانمان و خولی شوان هێشتان بەردەوامە. بەڵام تا ئێستا وەستاوین زۆر باشە لە کاتێکی باشە بیدایەتی ڕەمەزانە لە ماڵەوەین ئەوە شتێکی خۆش بوو ئێمە بیدایەتی ڕەمەزان لە ماڵ بێ. بەڵێ کاک ناوزاد زەحمەت نینە خێزانەتە و وەرزشکاربوون و کەژی ئیدارەدانە و ماڵ و منداڵ و ئەف هەمیە بسەرێک بە چاوانێ هینچێن ڤێتاوەزنێ ڕاگرن. ئەزانین چۆنە ئەگەر چ من بە تەنیا وەرشم کردویان ئەو تەنیا وەرشی کردووە دەبای کەسێکمان لە ماڵەوە بین بەڵام ئێستا هەردووکمان لە دەرەوەی ئەو خەریکی یانەی هەولێرە کە دەستی کارژێڕی یانەی هەولێرە و ئەمینداری داراییە منیش خەریکی وەرشەکەی خۆم لە شاری بەغداد ئێمە توانیمانە کاتەکانمان باش بگۆنجێنین بتوانین بە باشترین شێوە بەرنامەکانی ژیانمان بەڕێوە بین لەخوا بەزیاد بێت هیچ ڕێگیرێک نەبووە نە لە کارەکەی من نە لە کارەکەی ئەویش. ئێڵە شەرزادە بەحسە نادی هەولێرە کردبووم بێژە گەل هەمی ڤانزەڵەما زەحمەت نینە توبتنێ ئافرەت. ڕاستیەکەی من هەموو کادوتومە هەر ئافرەتێکە ئەبینی لە شوێنێک سەرکەوتووە ئەوە حتمما بە کۆمەڵێک سەختیات تێپەڕێەوە تا گەیشتۆتە ئەو شوێنە بەڵام هەستێکی خۆشە تۆ لەناو ئەو ڕەگەزی بەرامبەر بە تایبەت خۆت بسەلمێنی یان هەوڵ بدەیت پێداگری لە مافەکانی خۆت و هاوڕەکانی خۆت بکەی هەستێکی خۆشە بەلای منەوە چونکە من هەر بەخۆم بە تەبیعەت حەزم لە شتی ئاسان و چۆنەڵی بچووک نییە دایم حەزەکەم ڕێگای سەخت ببڕم بۆیە لەوێش ئاسان نییە بەڵام ئاسانیەکەی ئینشاءڵڵا. یەکێکتان بێژنا من هینچاوە کاتت خۆڕێک دخەن لە ڕەمەزانە هینچاوە کات یاری و ئیدارەدان و ماڵ و چاوەڕێ بەچیت وڵاهی بۆ من تۆزێک زەحمەتە خواردن دروستکردن کە من لەوە شا تۆزێک خراپم بەڕاستی و مناڵی بچووکیشمان هەیە بەڵام ئەوە باش بوو بە قازانجی ئێمە بوو کە بیدایەتی ڕەمەزان چۆنەڵی پشوێکیاندا بە نەوزاد مدەتێک لەگەڵ ئێمە بێ ئەوە باشترە چکگە نەوزاد لێرە بێ هەرنا لەگەڵ منداڵەکە تۆزێک ئەخافڵەیان ئەتوانێت ئەو بۆ بگرێت تا من شتەکان حاضر بکەم بۆ من نەوزاد لێرە بێ ئاسانترە لەوەی کە لە دەرەوە بێت. دوو کچتان هەیەوانە پەیوەندیەتە گەل کچا چاوەیە چکە عادەتان باب لە کچان نێزیکە هەردەم کرد لەبەرەوەی نازومەتێکی تایبەت بەخۆی هەیە لە باوکەوە نزیکترە باوەڕەکەم لە 24 کاتژمێران 23 لای منە کاتژمێرەکەی تر لای دایکیان ئەرێ وەڵا ئەگەر ئەو لێرە بێت پێویستیان بە من نییە هیچ هەر نایەن بەلامە ئەلا نادیە هەولێرێ بەری دەمەکێ کهۆڕین کارگەریە خۆداکردن ئاخفتنەکە هەیە من دەوێتش دەوێتە گولێ بم ینی شتا بپرسم کە ڕاستە یان نا ئالای چارەنویسێ نادیە هەولێرێ گوهۆڕی ڕاستە؟ وەڵا ئێمە تەوان گروپێک بووین بەیەکەوە هاتین هەوڵماندا و جگەلەوەی کە ئێمە هاتین و سپاس دووبارە سپاسی هەموو ئەوانەکەم کە ئەو متمانەیان بە ئێمە بەخشی و ئێمەیان گەیاندا ئەو شوێنە چونکە ئەوە بە تەنیا بە ئێمە نەدەکرا ئەکی دیاریزانەکان و هەموو ئەو هەیە ئامەی کە ئێمەی گەیاندا ئەوێ سپاسی هەموویانەکەین و متمانەیان بە ئێمەدا هەندێک حاڵەت ڕوویدا کە ئەو دەنگۆیە بڵاو بۆتەوە بەڵام ئێمە بەیەکەوە ئەو ئیش یعنی هیچ تایبەت نەبوو بتەوەکت و چارەنویسێ نادیە هەولێر تشتێکی گەلێک باشێکری نادیە هەولێرێ چونکە خانم بارێ ئابووریدا gelek baştirin ji zelama. Gelek baştirin. Bes te çarenivîsê bi giştiyê Nadiya Hevlêrê guhorî? Axir li rûyê maliyê yan ne li rûyê dest nîşankirina serokê Nadiya Hewlêrê. Wala ئێمە بڕیارمان دابوو کە تازەگەری بکەین یعنی چۆنەڵێ ئێمە خۆمان گەنج بووین و پێمان خۆش بوو گەنجانێک بێنە پێشەوە کە ئێمەش ئەزمموی خۆمان تاقی بکەینەوە بۆیە ئەو بڕیارەماندا. زۆر سپاس بووە هەردووکە و هەماڵەخوا بروکە بوومە بەکرم مەژی هین زێدەتر نیاسین و بینەرێن مەژی هین زێدەتر نیاسین زۆر سپاس کە ئەفروکە ئەزجی مهوان کریم چکە بڕاستی ڕۆژایەکێ بووم و ئەزا پرۆژی بووم زۆر سپاس بووە دەستێتوانە ئێشن زۆر سپاس بوو بینەریە هەوە ئیدی هەمی ڕۆژێن ڕەمەزانێ ئەم دەپێک ببووین زیاتر وەرزشکار و وەرزش دۆسەل کوردستانێ بە هەفتۆڕە ناسین.
گەلک سپاس بۆ ئەفکارەمە ئەوینی بەکەوێژی دوماهێکی ماژە پندێکی خوددا حەز کرد هەمی ڕۆژەت هەیوە ڕەمەزان ئەو زیاتر دەستێت ناوە ژیانە وەرزشوانەدا گەلک سپاس بۆ هەردوو میوانێت ئەف شەڤەژی هەم کاک نەوزاد و هەم ئاڵاخانژی سەرکەفتی بنیشەوە هەردوو وەرزشوانە ژیانێک وەرزشوان زارۆکێتوانە شڵاوەختە هەبن دەبنە وەرزشوانێت یە تۆپ ئیشەڵا ورزش دنیاش زۆر تایبەت برایمژی وەرزشوانێکی خۆشم ورزش دەکەم ینی هاوسۆزم لەگەڵ وەرزشوان بەس تا ئەس دەفع نەکردم وەرزش بکەم زۆرم پێگوتی نا زۆر یارمەتیم دای بەس کابرا بەخۆی نایە ینی نابێت تو بگریڵە وەرە خەتا مەخە سەر من ینی یاڵڵا چەند جار ئیشەڵا دێ دەست پێ خلاص ئیشەڵا پێ دەکەینەوە بسم الله تەواو خلاص طبعا انا بحسب بشتيجي بكين يعني اف شباجي ما مهوانات قالك طيب مجيلن ديوانا وانا جرمه ادوجم تشاتيكر مجلسي دري دايما بينك ودي خد حس كده زيت ما يري افا مهوانات ميت اف شبا قطابين ها قطابيه زانكوينا الباش نافخو باش نافخو هولت من قالك هبين بس حكميه كاس نافشولي راغاندني دابيم از زيبزينات شو ما يري بجيم بس جانا قسم داخلي يعني باش نافخو هم يا خوش هم يا زحمته هم زور يعني واسوما سردانيان كرديو مثلا برادران تو وارا باقش تو امانه شو تو خوشی تدا هيا بلام لقل وجه زحمتي تدا هر خوش دي باشين كل قالوا انا بخو بحسكين بيغمان يا اهلا وسهلا خيراتنا بعد دوباره طبعا ما جرى كيف خيراتنا وانا اكيد بسبب ابو تمثيله يا الله نكب تشينات نوف بابتي جرينج دا بابتي جرينج جيل هميه طيبات نوف هي رمضان ده حتما دويت بابتي ايني بتزيرتر يعني بیرهینانه و بد او بابتين امزون جيت نوا يعني اين بيروزي اسلامي بابتك يعني زور يعني هي مثلا بتابتي لكم القاده جرينجي هر بابته جرينجي خوي هي بلام هندك لبابتكان يعني لقي زور لدبيته اغربيته هر انسان يعني لو بابتان بيبت كنترولي خوي بكات بتوانيت كبتواوي او بابتي كيستا مثلا بون من يشكل واني باسي بكات دتواني كومل لقي شي لقل دا كوب كاتوا اويش مسألة ناوزراندن ميفوني طيبات بيدها واسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون باشترك قصيلي وبكن وفي جهة رابنو بخيراتنا ميفوني أخوي عزيز بكينا في شفاجكو فرموا ما مصطفى خدا حسكت ما مصطفى عبد الغفار صابر ما مصطفى آيني وعندهم بورد بالاي وتر عليكم السلام ورحمة الله وبركاته بخير بما مصطفى عليكم السلام ورحمة الله تقال بخيراتي ورمضان وبيروز روجي ونفيجو طاعت الشلاق خدا قبيل كت حتى دمايكي عمري بدت أمر نف في هيدا بمنين قال لا بخيراتي ما بخير بما مصطفى عندكم زور ممنون لقى رمضان شوني الحمد لله باشي رمضانك زور خوشه كنكا الحمد لله زور خوشه كاتك شي يعني كورتر لتاوسن صالي تقريبا صار ساعاتك صالي كهبو زور زياتر بوا ورده يعني دينا بيش لي راهاتينو حتما دريشتريش دبيتوا بلام نازم من هتا استهست من نكر دي زحمه بي واسان يعني ان شاء الله بو هموان هربا اساني بريدك بجد اصبابتي لا بس يا باز دوان والله رزق اذا ما سليم هندك جار تساود بمندال وشتي او هاله دكويتن تشجع دبي يعني مندالي قز كيس 6 صالي وحف صالي بروج دبي لعمري بوين بسر تشوي اويكتين بسر تشوي عرفيكتين والله مش قلتم كل يوم ديشي وناتان مو اوانا تمشاهده كان بيريجنك تمني لواني حفتا صال دبو يا الله وابسردك وابسردك قلت يا ما مستاخر وبيريجنا وابسردك تكو دبي الرابط كان بجا ما شاء الله شباب مجلس ما قالك ما مستساني باخني ما صار يقلق دي قصه خوشتر ان شاء الله دي مجلس ما حلو ان شاء الله يا ربي هر قصه خوش يا ربي ما مستبتينا نيو بابتك خومان كحكمي ناوزراندن كسك كان ناوي كسك دزرينيت لا إسلام دا أوانا حكميان تشيا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين سرتا ما مستهندرين بيجوي جوابي بابتك بدموا هز بخوشيك زور دكم لنا أو جنزانة دانشتيما وأواني لبشت كاميرينا يعني هز دكم أمنش جنز بوي مولا قلم ما مستهر جنز ما مستهر رخصتي كشفت كم 8 سنة والله آخر 8 كم زور خطرة والله زور ما شاء الله جنجة يا ربي بسم الله ما شاء الله لا قوة إلا بالله يا ربي سركوت بلهم سندي ليه قري كشف يا ربي جنزة بلى ما مستجان أو شيء سبحان الله زياتر لا وڵاتانی مسلمانان و شەرق ئەوسەد ئەو کێشە کۆمەڵایەتیمان هەیە کە ئەمن دەتوانم ناوی لێ بنێم نەخۆشی کۆمەڵایەتی یعنی نەخۆشیێکی کۆمەڵایەتیە کاتی خۆم وەختی خۆم تەرخان دەکەم لە دوعای بۆ ئاری خەڵک دەگەڕێم
أو طبعا هو حديث لسرك بيغمبري خدا صلى الله عليه وسلم دفرمي من تتبع عورة أخيه تتبع الله عورته وأفضحه ولو كان في عقر داره أقل لنا مالك خوشي بي أتو يعني شون أوي خلق باز دكي شون عيب عاري خلق باز دكي عيب عاري خوش حتما بديار دكويتا أو جاء خوي تبارك وتعالى القرآن دفرمي إن بعض الظن إثم يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن فإن بعض الظن إثم زور بي أو قساني كإما ديكين هموشي ظنة يعني لواقعنا تدري أو جهل أو بابتي حزد كم باسي أو جنزة سعودية بكم عبد الرحمن شهراني جنزة السعودية فقيري توشي نخوشك بوا كتوشي أو نخوشي بوا يتر مساماتي دموتساوي تعابيري دموتساوي تيكتوا لقل أو نخوشي تيكتوا دموتساوي قورايا دلي إستا لتسندين ولاتاني عربي رسمي أو كري فقيري وكو أو بكاردهينن كأجر رخني ليك بقري رسمي أو كري لبوي دنيريتن كتعابيري دموتساوي تيكتوا دلي فقيري أو عنده آزار وأزيتيان دايا أو تنزار محاولة انتحار دكا يعني كسيشي بس تزماني نخوش كأتو تسوز بزيكا أو جاء من لبر أو ناوي ليدنيم نخوشي كومالايتي شيء كومالايتي يعني حتى ويلي هاتي باوركا لو أنا سورة إخلاص بخويني وسورة إخلاص يعني أو سورة إخلاص دخوين مو قل هو الله أحد ونيا خلكانك لو أنا رخنت يبقري باش اللي صرت رخني دقري يعني لا تسب بابتك نارازي لا تسب بابتك يعني اعتماد لسرت ستكي كأتو رخنت لو بابتي هي أو جسندين بابتي ديك أو هلا يعني ما بس توي كرخنا دقرن بابتك أصلي شينية بلام أوان رخنا دقرن چونك لأساس دار رخنا شتيك هي مثلا ناكري بلي رخنا نبت بلي بلام يعني ما بس كتوي كرخنك ما بلي ما مستهندرين أجر رخنك بنيات نربو بشيوي استهزاء نابي ونيا يعني خوي تبارك وتعالى القرآن أو مفهوماني باس كردية وبيغمبري خواه صلى الله عليه وسلم أو مفهوماني باس كردية كنبت استهزاء ببرامبرك دنا حوار خوي تبارك وتعالى بقوري خوي ما منعك أن تسجد لآدم يعني حواري لقر شيطان دروس كردية حواري لقرآن مفهومي شي زور جوانا وهم تومار كرايا ونيا حتى الشيطان والله داته خلقتني من نار وخلقته من طين كواتل سر أساس حوار كردن لقل هم زور وكساتك درستها بي وبيوست الشهب خوي قوري حواري لقل شيطان كردية وتومار كرايا ولا قرآن كواته همومان ريقما بيدراوا كحوار دروس بكين حوار ما هبي كرخنيك هي لبرت باستهزاء كردن يعني باورك كساتي وهبوا يعني عندك سي كردي للتلفزيون يعني من نازم دلم او كابرا دواي او هم كومنتي بخوينتو فقرب سري شو خوي ليدكوي يعني توشي احراج يقدبيتين يعني كابرا قصدك باسي عشيرتك يدك باسي بنا مالك يدك باسي دايشي دكا باسي باوچی دكا خرو بابتانه جائزني براستي فجأة ما مصاب بله بمدي بشتين جيتشينا نفتورت كومالاتي كو افتشتك جلك زيرتر لي هاتي كتاب خوشي قلت نخوشيه كومالاتيه بله مجا تورت كومالاتيه ما تبيجي درجه كي برفرهتره كو تشهير ونوزراندر يا زيرتر لي هاتي بس بله كبرك دي ضلينا من دموي روي فلان كس راستي كي بو خلق بشاندم مثلا بونو منشت كرديا والله ام خوي بزوان نشانده خلق نازاني او كو بله ضلينا من ديم لايف فيديو كمو فيديو لسر بلادكم بو وي خلق بيناسي بله او فرقي لقل تشهير ونوزراندن هي يعني او خرابتريش لنوزراندن وتشهيركي ما مستا جان يعني حوار كردن ورون كردن و ديالوج درست كردن بابەتێکی زۆر گرنگە لە ژیانی مرۆڤەکان ئەتۆ کە ڕووی کەسێک لە بۆ من ڕوون دەکەیەوە لایەنە زانستیەکەم لە بۆ باز دەکەی یعنی بلۆ بە جنێودان بیتن لۆ بە ناوزڕاندن بیتن یعنی دەناخۆ کەس پێی ناخۆش نییە بابەتی زانستی و بابەتی علمی ما بەستمونی لەسەر کەساتێک بۆ نمونە بڵێ یعنی دووربی لە هەردووکمان من بۆ نمونە ڕقم لە هەندرێنە بڵێ دێم دەڵێم کاکە ئەو هایە ئەو هەیە ئەگەر ڕاستیەکەش بڵێم بڵێ ها بس لو أوي روي ناشرين كم لا يخلق بله معقولة أو بس لو أوي راستي كبا خلق بليم بيم هرتشتي تايبة ما مستهندرين كجياني تايبة خويا بو بعسكم بحكمي أو بس بهنزتي أوي بليم ها أو هيا نك روي تشدي كبشان أو دبي ريقا بخوم ده مثلا يا كسي تشدي كا استا لهندك بابتي كوملايتي لسر آستي جيهان
بوویتە پێوەەر بوویتە معیار کە بە ئینگلیزیەکەی پێی دەرێن ئیندیکیتەر لەسەر مرۆڤ بوون یعنی مرۆڤ بوون ئێستا ئەمە مەسەلەن زۆر جار ئەو تعبیرە هەبوو دەمانگۆ لیدیز فێست یعنی چیە سەرەتا خانمەکان دەڵێ ئێستا هەندێک ئافرەت لە ئاستی جیهان ئەو قسەی پێ ناخۆشە دەڵێ وەکو برێ هەست بە حرازێک دەکات زگت بە من نەسووتێ یعنی مەڵێ لیدیز فێست ئەمن بەخۆشم توانام هەیە دێم جێگای خۆم دەکەمەوە و ئیشەکانی خۆم تەرتیب دەکەم نازم لە قەز دەکەم وازغیان نا لە کاتێکدا زۆر جار مەسەرەن پیاوان ینی وا بوو ببوورە قسەکەشتەوە ینی ئەوەی کە مامۆستا باسی کرد ینی جەنتڵمەنەکان ئەو پیاوانەی کە فعلەن پیاوانە بوونە خانمانیان بە پێش خۆیان دەدا لەسەرەوەی کە دەڵێن لیدیز فێرست مەسەلەن سەرەتا خانمان پێشکەون بەڵێ یعنی ئەو بابەتە ئێستا یعنی بابەتێکی ئەو هالە بوویتە جێگای ڕەخنە لەسەر ستاندەردی عالەمی باشە چ واتای هەیە ئەمن بێم لە کات وەختی خۆم بکوژم و لە داهێنان و لەو وەختە پیرۆزەی خۆم بچم باسی مامەستا هندرێنی بکەم و بڵێم ئەڵێ خەڵکینە مامەستا هندرێن ئاوهایە و ئاوهایە ئەو کاتە پیرۆزەی خۆم ئەو وەختە پیرۆزەی خۆم یعنی ئەگەر لە سوانگەی ئیسلام تەماشا دەکەی کات پیرۆزە لە سوانگە و ستاندەردی عالەمی تایم مەنیجمنت بابەتێکی گرنگە ئێستا یعنی ئەو کەسانی ئەو خەلەلانەیان هەیە ئەمن هەست دەکەم لە ژیانی خۆیان کێشەیان هەیە یعنی ناڕێکی ژیانی خۆیتی پەڕیتەوە هاتیە یاخەی کاکندرێنی گرتیە یاخەی بەڕێستی گرتیە یاخەی مامەستا سەلیمی گرتیە یعنی ئەوە لە چۆن بڵێن لە ناڕێکی سیستمی ژیانی خۆیتی دەنا ئەمن زۆر بابەت هەیە دەتوانین بەشتی ئوسلوبی جوان بە ئوسلوبی حیواری ڕێکوپێک ئەو بابەتانە ڕۆن بکرێتەوە بەبێ ئەوەی کەس بریندار بکرێ بەبێ ئەوەی ناخی کەس ئازار بدرێ ئەوجە نازانم ئەمن ئەو نەخۆشیە داواشم کردیە دوسێ جار لە تەلەڤیزیۆنەکان گوتم نەک ماجستێر حەز دەکەم دکتۆرا لەسەر ئەو بابەتەی بێتەوە یعنی پێشووتر ئەمن بەبیرمە لەوانەیە مامۆستا سەلیمیش بەبیری بی باب و باپیران ئەوانە دەیانگۆ ئەگەر لە مەجلیسێکی دانیشتی کەسێک قسەی کرد ئەوجە کەسایەتی کەسەکە بە دیار دەکەوی لە قسەکانی کەسەکەی ئەتوو دەڵێ بەشەر بخچەیەکی داخراوە کە کردتەوە قسەکانی ئەوە کەسایەتی ئەو کەسەی بە دیار دەکەوی ئێستا مامەستا باوەڕ کە فەیسبووکەکەت کەسایەتی تووە یعنی فەیسبووکەکەی خۆت یعنی ئەو ڕسمی لە پرۆفایل دادنایە ڕسمەکانی و پۆستەکانی کە دەیکەی یعنی چ معنای هەیە مێزەکە کۆمنتەشی دەکەی کەسایەتی تووە کەسایەتی خۆتە چ معنای هەیە مێزەکەت ڕازاندیتەوە لەو سەری لە بۆ ئەو سەری یعنی خەڵکی سووق دەکەیەوە یان کۆمنتێکی ناڕێک دەکەی یان چەندین بابەتی دیکە نەشیا و بەڕاستی یعنی کەسایەتی کۆمەلگای ئێمە ئەگەر دیراسە بکەین لە دەواازە و سوانگەی فەیسبوک زۆر بە جوان بە دیار دەکەوی یعنی هەز دەکەی زۆر بە باوەڕکە من لە فەیسبوکەکەی تەماشای بکەم دەزانم کەسە نەخۆشیان فەیسبوک دەکەی بەس فەیسبوک بەکاردێنی تۆڕەکانی دیکە بەکاران تویتەریشم هەیە ئینستاگرامیشم هەیە بەڵام زیاتر فەیسبوک نازم کۆمەلگای ئێمە ئەو هالەیە بەس حەزم کرد ئەو چیرۆکەتان لە بۆ بجێڕمەوە بەرنمەیەکم هەبوو لە ئەوەی مزگەوتی جەلیل خەیاتی تەلەڤیزیۆنێکی عێراقی بوو بە زمانی عەرەبی بەرنامەکەمان پێشکەش دەکرد وەڵا دانیشتین لە ناو حەدیقەی ئەو هالە سەعات بووە 9 شەوێ و ئەوانە باوەڕکە دەرەجەی حەرارەی هاتە سەر 4 و 5 ئەمن لەرزم گرتبوو قسەت لۆ نایەت لەرزت گرتی عەرەبیش قسە بەس نازانم موزیعەکەی بەرامبەرم چۆن ئەویش فەقیرەی لەرزی نەگرت بوو دوای نەخۆش کەتم ئەمن یعنی ئەوانەی لە گەریشمان بوون نەخۆش کەتن لە ناو حەدیقەکەی ئەو جەمە بەستم لە یەک نوقتەی بوو طبعا شەوەکەی پێمان تەواو نەکرا لەرزمان گرت پێمان تەواو نەکرا لە بۆ بەیانیەکەی هاتمەوە عائیلەی سویسری هاتەوێندەرێ مامەستا سەلیم عائیلەی سویسری هاتەوێندەرێ سەردانی جەلیل خەیاتی بکەن کۆمەڵە گەنجی جوان عائیلە بوون یعنی کچیان تێدا بوو کوڕیان تێدا بوو کۆمەڵک عائیلە بوون هاتن ئەمش لەبەر ئەوەی ئەو ئینگلیزیان دەکجاریش بەڵات لە بۆ پەیدا دەکا بە ئینگلیزی لەگەڵیان کەتمە هەڵەوە کرد نام بەخۆم خەریجی ئینگلیزیمە 5 ساڵ متەرجمی UN بوویمە 5 ساڵ متەرجمی UN بوویمە لەگەڵیان وەڵا قسەمان کردو ئەوانە گوتم دەبا فەیسبوکی بگۆڕینەوە باوەڕکە گەنجەکانیان گوتیان فەیسبوکمان نییە گوتم ئەوە کەیت کە سویدیەکان سویسری بوون سویسری باوەڕکە گوتم لەبەر چ گوتی کاتێکی زۆرمان لێ دەباتن طبعا دوایی دەرچوو هەمووی مهندسن لە کۆمپیوتەر
لە ئارک ڤیو شەهادەیان هەبوو لە GIS شەهادەیان هەبوو یعنی وتم بزانە ئەو ستاندەردا لەگەر ستاندەردی خۆمان کە کاتێکی زۆر بەفیڕۆ دەدەین ینی باوەڕکە نیوەی ژیانی خۆم متابعی خەڵکی دیکە دەکەم یعنی ئەوەش نوع نەخۆشیەکە باشە مامۆستایانی شتێکی دیکە هەیە زۆر جارها ینی قسێکی دەڵێ بوختان و ناوزڕاندن و ئەو بابەتانە چاکە و پاداشتێکی بێماندووبوونە ینی کە لێت دەکرێت ئەو بوختانی کە لێت دەکرێت ینی ئەو ناوزڕاندنی کە لێت دەکرێت جا لە ڕێگەی دەمەوە بێت لە ڕێگەی کۆمنتێکەوە بێت لە ڕێگەی هەرچیەوە بێت لە بەرامبەردا سزایەکەی چییە بۆ ئەو کەسەوە فعلەن ئەو کەسەش مەسەڵەن مادام ئەمن هەر بە نمونە هێنراوەمریت کردن نمونە مەسەڵەن ئێستا بەخراپ باسی من دەکرێت لەو بینێ ئەمن قازانز دەکەم هەتوو لە کەسە خۆشەویستەکانی ئەزیز کەسەکانی لەبەر هەندی بکەمەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من قال لمسلم ما ليس فيه من قال في مسلم ما ليس فيه أسكنه الله في الخبال حتى يخرج واتاكي بابتكي معنايكي أتو باسي مسلماني كتكرت بوي كتيدانية خبال يعني قروزيلاقي جهنمية خواهي تبارك وتعالى لو قروزيلاقي راد دقري دري يخرج يعني إخراج برهانت بك بلغت بينه أو بلغت شيبيته يعني أول دنيا أول قيامتي لە دنیایش ئستا من دابنیشم باسی خەڵک بکەم حتمما کەسایەتی خۆم دەشتێنم یعنی ئەتۆ بۆنیە مەبەستم ینی چەند کەس هەبووە کە باسی یەکەکی لەکن کردیا وەجی توخوا باسی کەس مەکە چونکە دڵنیامە باسی منیش لەلای یەکەچ هەر بەتەنێ هەر ئەو حالەیە ئەوجە سوبحان الله لە کۆڕ و مەجلیسەکانی خۆمان لە زۆر جێگا هەست بەوەی دەکەی کە مەجلیسەکانمان حتى مامۆستایەک ناوی لە بوختان و لە نەمیمەی نابوو سەرەزاتی مەجلیسان وەی لاتێ وەکو سەرەزات باز دەکرێت کەسێک کە بوختانەکە دەکا یان ناوزڕانەکە دەکا یان کۆمنتە خراپەکە دەکات خراپەکە دەکات بەنسبەت من کە ینی ئەو بەرامبەر بەکار هەت ئەمن خێرێکم پێ دەبڕێ لەو بینێ مامۆستا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم هەر کەسێک حەق و ناسی لەسەر بیتن حەق و ناسی لەسەر بایە پرسیاری دەکرد نوێژی لەسەر نەدەکرد یعنی ئەتو ڕۆژی قیامەتێ دەڵێ کابرای گاز دەکەن بصلاة وصيام كثر ولكن شتم هذا وسب هذا واغتاب هذا لا حسناتي ودرديني ددريتتو لا حسناتي ودرديني ددريتتو حتى كابرا بخوي إفلاس دكا إي باشا كأتو لبهشتي لو موقفنا خوشي لقيامتي إفلاس بكي لوين دري قرمان بسري يعني أدي أتو تذكر يعني أتو أو عبادات هاني كديكي دەکا لە بۆ خەڵکانی دیکە دەیکەی ینی خێری ئەوان لەو هەندری لە بۆ ئەگەر باس کراوی ئەجەمە بەستدەوی لەوە زیاتر ینی هەر کەسێک دەبینم ینی مامۆستا باسی کرد زۆر جارە مشەوە دەکەوێتە بەرچاوم یەکێک لە کەسایەتیەکانە ینی دەچێ ناو کۆمنتەکان تەماشا دەکەی ئەو هەموو قسەی ناخۆشی پێدەگوترێ ینی جاری وایە ئینسانە ئەگەر مستحقی قسەش بێ بەڵام خۆت کەسایەتی خۆت پێویست ناکە خۆت مەسەرەن جوێن بدەی و قسە بکەی خۆت بێنیتەوە ئاستا ینی ئەو هەموو جوێنەی پێ دەدرێت جاری واشەیە دیارەکە مستحق نییە ئەو قسەی پێ بگوترێ خەڵکانێک هەیە دن بە هەوای نەفس شوێنی خوانە و دانیشتونە و بە کەماڵ خۆش و گەرمە بەس ئەو زەمان مستان لەسەر ئەوە کاکەندرین ئەوەش مەسەرەن لە مەجلیسێک قسە دەکرێت یەک جارە دەکرێت دەڕوا کۆمنت دەمینتەوە حەکە هەر بەردەوامە دەبتە ئەرشیف یعنی ئەو کۆمنتە دەبتە ئەرشیف و دەمینێتەوە ینی گوناحەکەی هەر بەردەوام دەخینی و ئەکید دەرێ لە سەردەمی هاڕون ڕەشیدی مامۆستا سەلیم کابرا دێ بڕک بە ئەسلوبەکی ناخۆش ئامۆژگاری دەکاتن بە ئەسلوبەکی ناخۆش مەبەستم لە تووڕەبوون و شکاندنەوەی کەسایەتیەکانە دەفەرمێ دەڵێ ئەتو بەو ئەسلوبەی نەسیحەتی من دەکەی ئەگەر بابەتەکە ئەو هالەبی کە ئەتو ئامۆژگاری و نەسیحەتی من دەکەی نە ئەمن لە فیرعونی خراپترم نبرزشد لموسى باشتري كخوي تبارك وتعالى بي فرموا على نبينا عليه السلام اذهبا إلى فرعون إنه طغى اذهبا إلى فرعون فقولا له قولا لينا بقسي خوش وبقسي ريكو بيك أتو آموش قاري هركسيك بكي بقسي خوش كليد وردقري نك بقسي خراب وتشير وناوز راندن يعني أو تشير وناوز راندنا من هرب نخوشي دادن براستي يعني نخوشيك
و پێویستیشی بە عیلاجە. عیلاجەوەی چیە بکورتی مامۆستا؟ واللهی عیلاجی ئەوەی گەڕانەوە لە بۆ خودایی، یعنی شعورکردن بە مەسئولیەتێک کە ئەتو مافی خەڵچێک پێشێل دەکەی، وەکو گوتمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر ئەو کەسە نەکردێ کە حەق و ناسی لەسرە، ئەوە لە دنیای لە قیامەتێش ئەتو هەست بە و مەسئولیاتە و بەرپرسیارەتی ذکرێت تایبەت هەنە مرۆڤ بخینە مەسەڵەن هەندێک ئاەتی قورئان تایبەت کن مرۆڤ هەوڵ بدە ژوان تەسەڕفاتە دیر بکەوێت بیرۆ مرۆڤی پێبێت. مامۆستا گشتیە بەڵێ جۆزێف مێرفی عالمەکی ئەمریکیە دەڵێ باشترین عیلاج کە سرد لەسەر بالی فیدانە، باشترین عیلاج لە بۆ دەروون کە هەست بە ئارامی بکەیت کە سرد لەسەر بالی فیدانە، دەڵێ ئەوەیە سولحێک لەگەڵ هەموو دەوروبەر و ژینگەی خۆت بکە کە ئەمن گەردەنی هەمووتانم ئازا کرد لە هەمووتان خۆش بووم. گەڕام بەرامبەر بەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ دەرێ بەرامبەر بەو حالەتەی بەرامبەر بەو عیلاجێک کە ئەو دکتۆرە داینایە دەفەرمێ إذا آوى أحدكم إلى فراشه فليقل اللهم إني أسلمت نفسي إليك ووجهت وجهي إليك وألجأت ظهري إليك لا ملجأ ولا منجأ إلا إليك رغبة ورهبة مني إليك آمنت بكتابك الذي أنزلت وبنبيك الذي أرسلت. أتو أو نوع الصلحاء أو الدكتور باز كان للدنيا الصلحي لقجينجي خود بكا بلام أتو الصلحة كرد كأبعادي قيامتي شي هي يعني بأساني زي خود دبينيوا أجا رخصتكم بدني يقدقها بەسەر هاتە چی ژیانی خۆم دەجێڕمەوە مامۆستا کە لە بۆ ئەو بابەتانە زۆر ئیسیفادەم لێ کردیە. نکتەیە بەڵام واقعە و زۆر بە ئیسیفادەشە بەسە خۆم هاتیە. لە بەغدایە وەرگیراین تەبعا من بە 5 ساڵی چوویمە مەکتەبێ تەمەنم 17 ساڵ بوو لە جامیعەی بەغدایە وەرگیراین. کۆمەڵک برادەرین شارەزای بەغدایە نینە. یەکیان لە برادەرەکان گوتیان خەمتان نەبی. گوتماکو گوتی کوڕی مامم لە جامیعەی بەغدایە خەریتەی لۆ کردیمە لأن هزيرة حتى باب المعظم أما بو خريطة يدرون GPS وخريطة ولا سكاغ صالي تساند أو صالي هشتا وهشت صالي هشتا وهشت GPS أنا ما خريطة أري والله لأن هزي باسك الرأي قلتو هاتي نخواري بيمان دقو كاغ ملا فرمو خريطة خود درينا ولا خريطة خود درينا لا دوي برو أو ها برون أوان بما ينقو 20 دقيقة مسافة 20 دقيقة ودقني کاکە بۆ 40 دقا نەگەیشتینێ بۆ 50 دقا نەگەیشتینێ بۆ سەعاتێک نەگەیشتنێ ئەرێ کاک مەلامە نەگەیشتنێ گوتی بەو خوای ئەمە بزر بووینە خەریتەکەم بەخواری ئێستا بەس زمانکەڕێنەوە جێ خۆمان بەس کوب بچینەوە جێ خۆمان ئەخر ئەمە بزر بووینە ئەمە هەموو گەنج لە بەغدای ئەخ بەغدا خۆ بخۆتان دەزان ئەوەی بەغدایە وتی ئێستا بەس زمان گەڕێنەوە کوب گەڕێنەوە جێی خۆمان جێەکەی ببینینەوە جێەکەمان نەدەدیتەوە. أو أجر GPS ببراسي بعد 200 متر استدر إلى اليمين كنا بقري أول الدنيا ليت بزربي أو هاليا أدي أقل قيامتي اللي خدتيك بدي يسلي خد بشوينا أري والله خدي مش همين نخوشية تصبر إذا تبي تبع مسكين طيب تيجي كمال جهنا وزراندون وتشير خدي شوفوا بوان همي أجي فريكت أبد خوفير كرين يعني المجلس السجارة تقولي شرعي بيع شرزات بله شرزاتي مجلسا خدي مهميات شيكت يا ربي اللهم آمين جل خوشحال بالمام مستوى شباب دم ما زيد أرباز بي الله خدمتان دام براستي أري والله هر دوباره دكم وحزتم بويك جنز بومو إن شاء الله هر جنجي دميني ما sorry جل بخيراتي you are my brother you are not sorry يا الله يا الله طبعا قلتيان يكشان وەزعی باش بوو زۆر فێرە ئینگلیزی نەدەبوو وتی زۆر هەولیان لەگەدا فێر نەبوو فێر نەبوو چەند دەوراتی کرد پارەی دەدا نردیانە ئەمریکای بەس لەوەی فێربیتن وتی بردیانە ماڵش گوتیان کاکە 1 ساڵ لێرەبی مەسروفاتی هەموو دەدەین بەس فێرە ئینگلیزی بی 1 ساڵ مەسروفیان کرد گوتیان کاکە ئەنکۆ بڕۆن فێری دەکەین گوتی کابرا لەوێ ماوە 1 ساڵ ئەگەر ئەوزە هەندە عالەتی مامۆستا ئەگەر فێربی یعنی زوو وەردەگری هەندە عالەتێک شخصێ وەرناگریتن گوتی زۆر لەگەری هەوڵدا فێر نەبوو گوتی بردیانە ئەمریکای پارەی هەبوو جێی لێنی مەسرەفی ئەو ماڵەشیان کرد و پارەشی باشیاندا گوتیان بەس لێرەبی فێربی گوتی ئەنگۆ بڕۆنەوە پاش ساڵشکە وەرنەوە ساڵشکە گوتی چوونەوە لە زەڕەسیاندا ژنی مارەکە گوت چێە هەمووی فێرە کوردی کرد بوو بخۆی فێر ئینگلیزی نەبوو بالفعل يعني زمانەکەمان ئەوە ڕەنگە ئەمن بوو مامۆستا گەلە بخێرەتی تو بڕی نەخۆرێ بڵۆ جەماعەت شتێکی خۆش پێشکەشکم بەری مامۆستا بچێت ئەم دەخۆ بەس بڵۆ
دەمەکی خۆش گەلوەشی دەربۆ شتەشی ئینگلیزی برێنەکە محمد أمشود لما استاب أنواري محمد زي راسوني يا زبأ من داري محمد زنتا بخوي نهري أمين فزري لجيري خراكو خوي طلعتي رخساري محمد يا ناسي أباد مملكتي عشقي حقيقي تما بلدم شوقي لقاء محمد قزا وحكمي محبان سردا بني بو عشقي زلال داري محمد همام وميرم
بەڵێ ئەوە هاتینە دەرێ جەماعەتی ئستۆدیۆ ینی دەرەوە خەریکی خوان و خواردن و گوڵە بە ڕۆژە و ئەو شتانن بە سوپاسی جەماعەت بکەین دەستان خۆش ماندوو نەبن خۆزگەتان بێمە کاکە ئێوە چۆنن باشن ئەحواڵتان زۆر مەمنون زۆر سپاس الحەمدولله زۆر باشن ڕەنگە باش بینەوەە بەڵێ ئەرێوەڵە هەمومان قوتابینە لە زانکۆ لبنانی فەڕەنسینا هەموو جۆرە قۆناغێکمان تێدایە وەڵا الحەمدولله زۆر خۆشە زۆر باشی داروە ئەرێوەڵە باش بەڵێ بخۆت ماکەکە بگرە و وردە وردەوە بەڵێ ناوی بەڕێزت ناوم زێراوانە بەڵێ قوتابینە لە زانکۆی سەلاحەدین الحەمدولله ڕەمەزانێکە زۆر زۆر خۆشە داوای لە خودای گەورە دەکەن کە لە بۆ خاتری ئەو مانگە ڕەمەزانە پیرۆزە بیتە مایە خێر و خۆشی و سەربەرزی و دڵخۆشی و ئەمن و ئەمانەتی کوردستان ئامین ئامین جەنابەت هەر بە خۆم ها ئیشی تووشم ئاسان کرد لەو بینە ئەمە تەڵەبەی زانکۆی لبنانی فەڕەنسینە قوتابی زانکۆی لبنانی فەڕەنسینە و گشت قۆناغەک و بەشێکمان تێدا و لە ڕەمەزان ئێستا حالیان ئەمە لە ناو فترەی تاقیکردنەوەکانی لە زانکۆ الحەمدولله ڕۆژەکان بەباشی بەڕێ دەکەین و بەخوا دەبی ینی مەجبوریان دەبی خۆمان لەگەڵ لێ ڕابینین خوا ئینشاڵڵا پشتیوانمان دەبیتن تا ئێستا الحەمدولله کێشەمان نەبووە هەم ڕۆژەکەی خۆمان ڕۆژەکەمان دەگرین و هەمیش خەریکی تاقیکردنەوەکانمانین ئینشاڵڵا خوا لە هەموو لای قبوڵی بکات و ڕەمەزانێک بی بە بتە خێر و بەرەکەت لە بۆ کوردستانمان و لە بۆ گشت مسلمانان ئینشاڵڵا دەستین گۆش خۆش بی هەر هەبن وەڵاهی هەیتمان ئەوە دەزانی کاکجارمان لەگەڵا ئەمە لە گشت هەموو داژبێ ئەو برێمە ئەویدیت خینیتن زۆنکۆ سەلاحەدین کولیا شریعەت خینیتن ئەدیت بێژم ڕۆی ئەدیت بێژم ڕینشتنەوەیەوە پەیتەوە مەڵۆنیە مۆمس يلا بوشن كده ينين تو خلقي كيري اسخو خلقي ديونا ما يصورون بله الفيري قسم داخلي بله الفيري قسم داخلي اشتك باز راس خورن حاضر كرن ايديتي اون اومان شيشتن اسخو شيفم خورن حاضر كرن عرب خدي اوا 4 سال عايدي منه اوا 4 سال تو خورني بو طلبات شتكي خوشترين خورناته بس نبت متحا تو تشتكي خدي مو بجمع تاچل بسيورا جماعه الكادي بزنه تاكو كيشكو خوشه مروب خوناش ما تحت خورنا خوكات جماعه بريوريدات كوكيشكو خوشه كيشكو ناخوش دفتر تو تشخو اگر هاتو جيلك بكاتن حقي ناقص بيز مسقالي هي لا ولا ترى في برامج اكيد صمر بها بالنعمه تاخذها تخلي كري اما الخرشه ولا ما هاتو جورج الشيخ قسم داخلي دا برادر وانا والله هي بفي مجالات السرود كده بيجون والله خوش تبعك اخر قدنك كم هربا اول شيء باش والله منك كمان يا الله خيراتي خير عند ربي ممنون مقولي بيت نطلب جامعي بس تاخذ كريات نوفون هذا شو مسألة كراز بير شو مسألة از خو ليرة شورجم ليرة إيشجم بس لا دقت جماعات الداخلي ما دوازدي دوازدم خارجي يعني مقصد من بولا دوازدي منه بولا دوازدي ما خارجي شد برا كيف بخيني شو باشاكين قرآن بس كات هات خير أخذيه برا مجلس هوا جلك وجرمه بس بوفتن بتشينا جوربه خدا حسكتن بتشينا جوربه والفيري بمني جماعة مسرودة كي بيجن او برياري بدن يلا حتى او برياري ده ما تسقي بيجي يلا بخواي نازانم نو ما خود دست نفيجني انت فيجي نه درست مرا دست دي يلا برا ما بابا تكيدي هي بلا ولو هند طوف كديش داخم هندري يا الله باشا يعني بوي هست هاتني شواني رمضان وكشويكا لە ڕەمەزاناندا هەیە بە تایبەتی لە سلێمانی دەبێت سەردانی مزگەوتی گەورە بکەیت چونەتە سلێمانی ئێوە لای مزگەوتی گەورە ڕەوشێکی خۆشی هەیە بە تایبەتی ڕەمەزانان یعنی لەوێ تاوەکو نزیکی پاشێ و تاوەکو کە بانگ دەدا خەڵک دەچنە ئەوێ و لەوێ خەریکی خواردن دەبن خواردەمەنی فرۆشێک لەوێ دەڵێ 25 ساڵە ینی
لەوێ لای مزگەوتی گەورە بەم شێوەیە ینی ڕەمەزان بەسەر دەبن و کاتەکانی خۆیان لە شەوانی ڕەمەزان لەوێ بەسەر دەبن. با بچین سیر بکەین با بزانین دیمەنەکە چۆنە. باشە با بچین با بچین. بۆ ئەوەی ڕۆژێک پڕ بەوزەوە بە ڕۆژوو بیت پێویستە پارشەوەیکی باشی بۆ بکەیت. لە سلێمانی وەکو کەلتورێکی لێ هاتووە بەشێک لە هاوڵاتیان پارشێ و لە دەرەوەکان. یەکێک لەو جێگە تایبەتانەی کە هاوڵاتیان بۆ پارشێوکردن ڕووی تێدەکەن پێش مزگەوتی گەورەی شارەکەیە. پێش مزگەوتی گەورە جێگەیەکی گونجاوە بۆ پارشێوکردن. ئەوانەی کە تا درەنگانێکی شەو شوێنەکانیان بەکراوی دەمێننەوە لێرە پارشێو دەکەن و دەڕۆنەوە. ڕێبوارانیش کە لە ئوتێلەکان دەمێننەوە دێن لێرە پارشێو دەکەن. لە 2005ەوە بووە بە کەلتور کە ڕەمەزانان خەڵکان شەوانیە بۆیرە نانەخوا. خاز یەکەم وەجبەی خەڵکەیەت لە ئوتێلەکانەوە خەڵکەیە کە ماڵیان نییە و یا لە ئوتێلە ئامێننەوە شەوانە دەوری سەعات 2 بۆ 3 نەخوارەوە لێرە پارشێوەکەن. ئەتیرە گەڕێن هەچ کەسێ خواردنێکی خۆی بەدڵ بێت کەباب بێت گەز بێت چا بێت هەموو شتە خواردنەکانی لێیە هەموو پێداویستەکانی لێ میوەی لێ یانێ هیچ شتێکی کەم و کەسری نییە. جا لە دوای ئەوە کە ئەکەوێتە 12 و 13 ڕەمەزانەوە کە دوکان و بازاڕەکرێتەوە بەعام خەڵکی دوکان نارەکان و بازاڕەکان هەمووی سەرقاڵی شوکارن لە دەوری یەکا بازار چۆڵە بێ خەڵکی ساحەب دوکان و شتەکان بۆ ئەوی کە هیلاک بوون و هەتا ڕۆنەوە ماڵەوە خۆیان حازلەکەن یەن لێرە نانەکەیان نەخۆن ئەو لە دەی ڕەمەزانەوە هەتا کۆتایی ڕەمەزان قەرەباڵەکە. وڵی ڕەمەزانان ئێواران کاتێک کە ئیشەگرێت زۆربەی کەس بۆ بەربانکردنەوە تقریبا 9 سعاتی بەربانکردنەوەیە قەرەباڵێکی زۆرمان لەسەرە و پاشەوانیش لە دوای سەعاتەوە حتا سەعات 4 قەرەباڵغی شتیایە و تر دوایەوە کۆتایی بێت. ڕاستی ڕەمەزانە پێویستە خواردن بەعام دۆزەی خۆی کەم بێت لە بەرتیمەتی بۆ ئینسان و دووەمشتیش ئەوەی کە هێتە ئێرە نان خوارد زیاترێت بۆ کەباب خواردنێک یاخود گۆشت خواردن یا جگەر خواردن ئەمانەتر خواردنێکی هەم بەیانیانە و هەم خواردنێکی خۆشیشە ینی چ بۆ ڕەمەزان و چ بۆ کەسانش کە بە ڕۆژۆ بن بەڕاستی یەن ئیتر هەر ئاسایی هەر خێزانەیە یەن لە دەرەوە پاشەوەکەن و دواترە گەڕێنەوە ماڵی خۆیان و اما زور ما بقولنا كيف نشوف شو خود بابويري وف ذوق بي خورن وخورن فيقي بس هنار دلي مشي والله برينو كشربتك هنار وخور جلوسوي او هندبي خود من الصناب كان هندي معظم بي يا زخم بي بتشين شو الشربت كان فيري انه كان شربت ميوي جوا ما توفيق خور انت شربت واخور
طبعا إيه بلا ده بجود ما من ده هندا طوف كود ما تبلا تهندا الشربت دوام طوف قول بالرجاء طوفك ما بس تقول بالرجاء أدي طوفك او طوف كي تو بس إذا كي زور قلو خطو طوفك يعني هر طوف كيك بيت يهندا عف بيجوري بتشينا في مجلس وجارم عفوا ما ينهلون يقف كام شوين مجلس هاجي خوش بيه بوشين كده بوشي بيخوين لو مش دمينه أترسكم نمينه هذا تازه لقى ما مصيبه استر ذات عندك راسيو ستر بس ابشر زوتت حلول مين او ما مصيبه ابشر زوتت حلول ان شاء الله ابو شهاب احمد برا خيرتك يا كاني ده بس يا ركبتني دشتك ما قام ها بيجو يشتك ما بيششي بس بدف عندك ما هردو ما مستكان استراحه الشب قد بو لما مولودك اشتك ده شوين اشتايبه دفكت بالتقيت تقوندنا تشد بيجني نا شيء نبي تشتوس جورا دفت أصلي تذكري طبعا دفي أصل ذكري طبعا هو يوم بتسني تذكري ده هو تقريبا سعري $100 ما شاء الله والله باش درزيك أجل يا عادة كدف ده تقي لبرتسية مثلا زور يعني ناس شيء أو إشاعة يعني بيستك يا أنواع أو إشاعة يعني بيستا إشاعة تكلا إشاعة دف نوعي زورة وهي بيستيا وهي إشاعية وهي يعني تيكلك اللي عندك ما ديك دنجش خوش ده وكو بيستي يلا قال بسيورة اشتناك انت كي دنيك بيجي بخت نازل مش مجدر بس سيارم جوان كو سيارم ليك هاك سليم بيكني ايه شو مثلا ديمو زعما بيكني نتسيا موضوع اشتكي ديار الاستندف والله هو دريت تيكري دري ماشي بريت سرزاته كازتش من ده سرزاته بتاين لا سرزاته كو توي بدي بتاين او قزوان هو لا او زورته او قزوانيه او زي ما تسبيدرين لا أنا قلت سبيرين هو قزوان لا قزواني قلت كتر آخر هو قزواني قلت ورده قزوان أم بيجنبونا بيمك بيمك سليم بيبل أنجو بناو سيري دلنس بنوش أمين شهر زاترة بنوش بيبل أتو بس بيبل بناو سيري دلنس طبطبيشك طبطبيشك والله تشنافني ناخذ بيشك لأنك أخوي عندي دافيلي دي يلا تشيك أب خو هو بتما الدفي عصب كاسة تصير قزواني دي أنا بيجنبونا بيمك بيمك أبا سكين سينا سي مرحلة أنا أبا بيمك يا بتشيكا كزوان خل صيني جهر كزوان خوش هو طبيعية أوي لو جورت لك قزواني جورت أم بيجني بطم لا يا الله بلا بعد في روزمان نبي لا والله عندك أبو زور دستي لو خيبر ده بحياتي في روزمان نبي ده شفتي تصنعي هذه شفتي سكين شتي زبش شمتي خلاص يلا مايك بلا ما مسترواني بتو دفكي بيشكش تشتكي تويبات امش دي بيمك اخوي قرب
وي دست تدخوش وي هربجي كاكا هرهبي يا اخوة كاكا ساغوي تا خو او بيمكن تاخورين دنگتا بيتك ناتشو بشتنجي بكي حاجه انا زور باش بس مشكله كوديو ابو متشي بهندرين انا اوي لي قري ام انت اشكال شي دي كبو جماعتي پیشکش کردن این برنامه روز باش آن لخت با تایبت دوای نوروزه بدلی کردی لیر دانشتینه او زرق ورقه جلکت کردی و این چی بیرون همو بیته او دستم همو بیته هر باشا خزاندار نیم اگر نه دتم مال توش اشکال وشت هذا امن هو يخم خاين كله خاين كوا قالت لي همي بيا سي مشتي هي همي بين او زرق ورقه هم سلونا ايرا لا دائما دري دي رقصتها بتبيرون صحيح كاك روان از بوتوين مهتم بقول فرمو از ببینم اون تنت موبایل تهنا هيك محتاج ببینه انا بهري ما بخو من حاضر كي يلا تشنين يلا كيف هو في جوب شتينج هيك فيديو دي زفرين نفري با هفكاري ما فارس بيجت هيك اهو شيء هي لا يبين يعني بس أولى لا يبين مشكلة أولى تو درجة زور باش لولا يرى بخير بإيرة زور سباسنا دكم أنقول لو دي بخير بينه خذ الشهر بالشرط وحشتني يا أخو سلامت بنا تشتك هابيت نو بينو ما مصرواني تدخوزيك جهبي بس جانو كالورينا تشد دخوزي جهبي تشتك هابي پێشەچی هەرچەندە دەگەینە کۆتایی بەرنامەوانە سلااو ڕێزمان هەیە بۆ تەواوی بینەران و ڕێز و مەحەبەت و خۆشەویستی لۆ بەخۆی خەتای من نییە کاکەوە نادەبی بێ قسەی بکەی لای نییە لۆ بەڕێستان و لۆ سەلیمی خۆشەویست طبعاً ئەمن بینەرێکی سەختی کاک سەلیمیمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان حەز دەکەم لێ لەوە شتێک بڵێم کاک سەلیم یەک لەو تایبەتمەندیانەی هەیە کە هەر قسەیەکی خۆش دەکات بۆ نموستا کە قسەیەکی خۆشمانجێ لێ دەبی یەکەم جار زۆر بەهێز پێ دەکەنین دووەم جار کە جێمان لێبی پێکەنینەکە تۆزە کەمتر دەبتەوە سێم جار لەوانەیە لاواستە چارەم جار لەوانەیە قسەیەوە چ قسە کە لۆ دەکاتێ ئاێ بەڵام تایبەتمەندیەکەی کاک سەلیمی ئەوەیە ئەگەر 20 جار جێ لە قسەکانی ڕابگری هەر وەکو ئەوەی وایە کە ئەتو لە یەکەمی ڕاجل لێ بووە قسەکانی وەچی تو مجێرینە هەتە مەشەکانی هە خۆشە یعنی بەڕاستی قسەکانی زۆر خۆشە بەس ئەم لێرەوە داواکاریەکم هەیە یەک لە قسە خۆشەکانی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باوڕت هەبی هەر جارێکی لی دەمەوە یعنی بە پێکەنینێکی زۆر بەهێز جام پێکەینەکەم بەهێز زۆر بە پێکەنینێکی باس پێ دەکەنم نوکتەی قازەکەمان ئەگەر لە بۆ باس بکەی ئەرێ والله قازەکەی ئەویش لۆ باز دەکەم پێشەوەی ئەوەی باسکەم طبعاً واقعی ڕوویدا بوو کاک درێن کاک شیڤانجیان ئەویش لۆ باز دەکەم طبعاً برادەر گوتی لە گوندی گوتی چی پێ دەڵێن پێشترێ ئەوە نەبوو شوێنی مردو شۆر و ئەوانە ئەوە هەبوو بەتانێکیان ڕدەگرت ئەو کەسێ ئەمری خوا کرد بوو بەتەمەن بوو دیارە ئەو بێجامە سپیەکان هەیە نازم بەتەمەنەکان زۆر لەبەر دەکەن پێجامەشی سپیە فێنکو ئەوە یعنی شەشی گوتی دیارە ئەوە ئەمری خوای کرد بوو مام عازیشیان هینە گوتی بیشواتن بەتانێکیان ڕاگرت بوو مام عازیش هات گوتی ئەویش بێجامەش سپی لەبە بوو الله بێجامە لە پێکەمەوە با بێنێژ نەبی بە بەتانەکەی دادا بە بەتانەکەی دادا دیارە مام عازی بەش شۆتەشی لەبەر بووە جەنازەکەی دەشوت گوتی مەزموعەژ نەکاتن ئۆی بابم دەشوە بڕۆ نەولای جۆم دەربێڵم لەبەر بڕۆ نەولای وڵا گوتی یەکەچیان گوتی ئەوەتە بێجامەکەی ئەوەتە ڕاست بردی کورە بینن کورە یەکەچ بنێرنەوە بێجامە منە ئیوینە بردیانە ناو ژنان وڵا گوتی ئەوی یارمەتی دەدا بڕۆ لۆم بینەوە کاکە و بێجامە منم چ بکەم گوتی دەمە شوێت یارمەتی دەدا لەوێ گەنجێک بۆ دیارە گوتی چۆ ژۆرەوە قسە شپێت و هاتەوە گوتی وەڵڵا مام عازی گوتی بێجامەتی و نەناو ژنان لەو سەری دەستا و سەری بێجامەی چ لە هەمووی خۆشتر گوتی هەم بۆن دەکەن دەرێن بۆن بابمی لێ مام حازیش بەخێرە لەوێ منای مەی سۆری بوو طبعا ئەوەی کاک ڕوانجان دەڵێ لە خزمەتیمان لە مناسەبەشی برایە گوتی
حەزم لێە داکم وەسێتی کردیە داچی بەتەمەن بوو زۆر بەتەمەن بوو مەولودەچی بکەین لەکن ماڵێ مامۆستاوانیش یەک دوو براوەتیان خۆتان حازر کەم سین مەولودەکەی بکەین ئەمەش چوین با بڵێن عەدیقەک بەرامبەر ماڵیان بوو لە پشتەویش سیمەک بوو وشی ساعەشی بوو سیمەشی لێدرا بوو لە پشت سیمەکەی ئەمە لە عەدیقەکەی دانیشتین عەدیقەش خۆش بەڵام پشتمان سیم بوو لە پشتەوە تەیر و تار و قاز و مراوی و گوێ درێژ وانە لە گوندی هەمووی لەوەیە هەموو لە پشتەوە بەڕە نابووم ئەمەش لەوێن دەرە دیارە مەجال هەبوو لەوێ دانیشتین ئەمنیش هەندێک شتمان گوت و هەندێک شتمان هەستم کرد لە پشتەوە یعنی تەیر و تاری لێیە بەڵام وتمان تەبیعیە نیش ئەوەکم گۆ بڵێن مەواڵەکم گۆوتم هەموومان دەمرین ڕۆژێک دێ دنیا بەجێ دەهێڵی براوی لە پشتم دەگۆ وەیە 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 هەستم دەکرد ئەو خەڵکەش پێ دەکەن لەگەڵ نەحنەکەیدا ئەو خەڵکە پێ دەکەنی یعنی ئەوم برای وادەنجی دێ بڕشکە باسی مردنیش بڕ خۆم خافراند و بڕک هەستم کرد ئەوانەی تەنیشتم پێ دەکەن یەک لە بەرامبەر مێچ قەرەوە بۆ ئیش پێ دەکەنی گوتم خزم و کەس لە بۆ دەگەریەن دەمویست ئەوەکەی گەرم کەم خزم و کەس لە بۆ دەگەریەن ڕاجێ درێژ گوتی کاکە ئەو کردنە بۆ لێوێن دەرێ بگوتم وەڵڵاهی کاکە مەولود ئەوە ناکردێتەوە بەخوا ئەو خەڵکە هەموو پێ دەکەنی باسی مردن دەکەم هەمووی پێ دەکەن ئەوش کاکەڕەوە یارەبە سەلام ژوان شتێکی دیکەیە نازانم چوبی لە بۆ مەولود خوێندنەوە بوو شتێکی وا ینی یەکەم جار کە چوبی مەولود خوێنەوە بسم الله تووشی شتێک بووی نازانم چ بوو ئەوەی با بڵێن سرودی بوو سەرەتا لە مزگەوتێک لە دەستمان پێکرد من سرود و شتوام نەزانی بەڕاستی لە ساڵی 94 و ئەوانە تقریبا وڵات دەوری تەمەنەکەی بە چوین دانیش گوتیان شتێکی بڵێ کاگایادوان ئەو کاتی لە کاگایادوان کە چوین لە مزگەوتی شەهیدێن بوو گوتیان بزانین شتێکی بێ دەنگت خۆشە منش بەمزانانی هەر وشێ ئەوەی ئەحتیاجە ئەنێ ئەو گۆرانیم دەزانێت و گۆرانیە بابوو مەلەنجی مەلەنجی وتیان کاکەەوە نابی ئەو لۆی دەرێ وتم وەڵا بەزەوەی دەزانم طبعا ئەمە مەزمع برایەک هونەرمەندان داوت کران لە سلێمانی کاک نایف و عەدنانی برام و ئەوانە هەموو پێکەوە کاک لوقمان لێرە سڵاو ڕێزم هەیە لە بۆیان هەمومان طبعا لە سیارەی عەدنانی برام ڕۆیشتین یەک دوو سیارەت کەشمان لەگە بوو بەس ئەو مەزمعی پێکەوە بووین کاک نایف لە پێشەوە بوو من لە پشتەوە عەدنانی برام دەی هاژور چوینە مەطعەمەشی ئەو کاتی لە مەطعەمەکانی سەر ڕێدایانگۆ گۆشتی کەرێ سەردەبڕ نازم شووە وەڵا لاماندا مەطعەمەشی ماشەڵڵا گوتمان تەشریبی بینن تەشریب گۆشتشی پەمبا یعنی تەماشا شتێکم هەبوو تەماشام کاک نایف هەوە بۆ دەگوخوا کەریمە یاڵە با بخۆین نان و شتەکەمان خوارد هاتینە دەرێ کاک لوقمان گوت وەڵای تەبیعاتم گۆڕایە گوتمان لۆ دەگو عەزم لێ لە قەچی لەو دەرکەی دەم عەدنان گوت کورە لۆ لەقەی لێ دەی برام گوت کاکە سیارەی من وەڵڵای دەگوت تەبیعاتم عەزم لێ لە قەچی لێ دەم سواری سیارەی بوون هاتین لە ڕێ جاشکەک ناو جادەی بوو جاشک ئەمە ئەوەی پێ دەڵێن با بڵێن نەوەی کەرێکی کەرێ بچیک جەحشک وەڵا گوتی ناو جادەی بوو لانە دەکەت قەدەری خوای ئەمە عەدنانیش لە خەچی سلێمانی لایدا خوا ڕەحمی کرد لاماندا و ئەو لە جێ خۆی نەجوولە لاماندا سەر خۆرێ و لام کەتینەوە بلای عەدنانی برام دەرێسە ئەوە خوانەکە لێماندا بە دەهاتە ناو جامی دەهاتە کۆشی نایفی دەیگوتە نایفی ئەوە لۆ داکمت خوارد هێشتا سەر مەسەلە تەشریبێ عەرەبی سەلامەت من دڵتان خۆش بی کاک سەلیم بابەتێکی دیکە هەیە ئەوەی حادیسەکتان کرد بوو وە بزانم نازانم ینی هەر کەسک دەهات ینی لەبۆی بژێڕی ئەو زۆر جار ینی کە کەسێکت جاری وایە نەخۆش دەبی یان
ڕوتوشی ڕووداوەک دەبیشتە چیوە مەسەلەن تو پرسیارم لێ دەکەی دەبی لە بۆت باسکەم لەولا کۆڤان دەدیسان دەبی لە بۆ کۆڤانی باسکەم گوڵباخ دەبی لە بۆی یعنی ئەو شتانە هەیە ئەوجا ئەو مەجلیسەوە چۆنی بوو ینی کە طبعا ئەوە ئیبام بەزار ڕەحمەتی لێبی خی گەورە لێ بەرزمە ئینشاءڵڵا لە بەهەشتا سیارە لێیدا کە سیارە لێیدا قدری خی گەورە لەو ئەو کاتیکە لێیدا ئەمەش خانەکەمان برین غرفەکەمان زۆر بچوک بوو قەلە وێرەشمان لێدا نابوو هەرجێن مابوو ئەوزە هەرچی دەهات پرسیاری دەکرد مام ئازی سەلام عەلەیکم عەلەیکم سەلام دەیگو ئەوە چ بوو وەکو بوو دەیگو دەتەماتە خیاری منە لێرەمدانە سوڕەم بوو ئاوی لە سیارەی دەکەوت لۆ ئاوی دەکەیت ئەو زارە یەکەش کە دادەبوو سەلام عەلەیکم جێنە بدان مام عاز بالو زارشکە بیت دەڕۆیشن ئەوانە داهات مام عاز چ بوو دەیگوان دەتەماتە خیار داهاتەوە سەری دەتەماتە خیارمە ئەو لێرەم داناوە سومە دەرێ ئەوە ئاوی لە سیارەی دەکەوت لۆ ئاوی هەر سیداهات یەکەش کە سەلام عەلەیک دیسان دووبارەی دەکردەوە هەندە پشتیوانی برام چوە تەنیشتی خەڵکەکە ڕۆی گوتی بابە لە کامەرانی هەتا جادەی مەسعەکی لێدا لە جادە لە مامجێڕەوە جە تووڕە بوو نەیجێڕاوە بەس ئەو کاتی کە با بڵێن ئەوەی کە سیارەکە لێدا بڵێ یعنی بەڕێزەوە یەک ڕۆژ نەمان هێشت بژگیرەوەیان ئەوانشکەوە لە ینی ئینسان لێبوردەبی بە حتمما ینی بەرامبەر عادیسانە کەس بە قەستی نییە حتمما حالەتی قەزا و قەدەری خوای گەورەیە ئەوە بەخۆی هات گوتم لۆمان بژێڕەوە تا ئێستا بام نەیژێڕایەتەوە وەکوو بووە وڵای ئەوە لە جادەی دەڕۆیشتم وتی بابت تەزبیعش پێ بوو تەزبیع بچ بوو لێکە گوتی گەڕاوە لە جادەی و هاتەوە ڕۆیشتم خۆم پێ نەژیرا و لە جادەی 2000 هات سۆی کرد ئەم ڕاست لێمدا بام گوتی ئەو زۆر لۆ لێت دەدام کاک ڕادگەل با یەک دیمە ماز دەکرد گوت باوەڕمام عاز بت بۆ مەشەماعیە ئەم لۆ ناجادە پیاسەی دەکەم لەوێ زانیمان تەمان لەوێ زانیمان کە ئەو عادسەیە کوو بووە دوایەوە بەخۆی ژێڕایەوە پێش ئەوەی بچنە سرو دەکەێت شتێکی دیژی مایە زانم مەریوانت بشێت مەسەلا بانگی خودت هەمویان ئەحداسەکانیەوە دەزانن هەمید نیۆسن مەریوان گوت کام کە ئەو دەڵێ ئیمامەکە ئەوەی غەڵەت کرد ئەوە بزانمەوەی دەڵێ ئای طبعا مامۆستای گوتی غەڵەتم کرد لە نێژی ئەوها ڕەمەزان بووە دی نێژم کرد لە باتی زۆر نێژیان کرد بوو تەراویح و ئەوانە گوت لە باتی تەحیاتی بخینم ڕاست هەستامەوە تەحیات دەبات تەحیات بخینی گوتی هەستامەوە غەڵەتم کرد دیمام عەزای لە پشتم گوتی ڕاست دانیشتمەوە طبعا هەر بە ئەوەی مناسبەی ڕەمەزانێ مامۆستایە گوتی لە وتاری ئەوەی هەیە عەسران پاش عەسران گوتی وتارم دەدا تی دەمگۆ مسلمانینە خەڵکەش زۆر دانیشتبوو ئەوە باسی وتار وشتم دەکرد و گوتی لەو دەمی تەلەفۆن هات مەلاژم تەلەفۆنی لۆ کرد بوو خێزانی گوتی ئەمش لە باتی سامت کەم گوتی دەستم پێکات هەر ژیرا و بۆ سەماع خاریزی یا الله گوتی خەڵک هەم ژێ لەوە مەلا بایعی بینەوە بایع هاتیە مەلا بۆ بایعی بینەوە وتی چەندی دەکرد قەتع نەدەبوو لەو زەمە دەگۆ بایع هاتیە مەلا بڕۆ بینەوە خودێک گەل ئەکێت ماین ئەس تو وانە بژە ئەوێت نەهاتینە گوتن وڵا جەهان بە ئیشارە دەڵێ ئەوە طبعا مامۆستایەک داوەت کرابوو لە کەناڵەشی دانیشتبوون کەناڵی KNN مامۆستایەکە میوانداری کرابوو مامۆستایەکەش فەقیری نەیزانێ بوو بلەی تێکچوو بوو زۆر سوپاسی کەناڵی NKK دەکەم باتبرێ KNN گوتبی NKK هەر طبعا ئەو بەرنامەی زەنابیشان ئەوەی باسم کرد کاک بێت مرۆڤ هەموو مامۆستاڕەوانی بکتەکەنی ئەوە ئەو شۆدەبی ئەگەر کاک ڕوان ئەو شۆ دەبیت قەرداریش دەبێت ئەرێ وەڵا لیستە دیرژە بێت پۆرەکەزی دەبێت دڵتان خۆش بی طبعا زۆر خۆشحاڵون بەڕاستی کاک بچینە سرو دەکێ بێجە تو وەرە وێرێت ئاژی بین مچکی من خەلەتی کرد من ئەڤینەوە هەموو سوبحان الله من ئەمن دەیبم دووارە بێرە ماوەستا نام دەیبم بەخۆم بەز ئەو ئاوە لێمەگەڕە بەخۆی باتۆ با وەکو ئەو نوکتێمان لێنێ چەند ئەوەی دایانگوت پیرێژنەك لە گوندەشی هەبوو ینی خەڵک گلەی دەکەن چوونە لای مامۆستا گوتی کاکە ئیشمان پێ دەکا ئەو پیرەژنە
مامۆستاش گوتی باشە دەچم حەلی دەکەم یا الله وڵا مامۆستا چوو بوو هەر لە دەرکەیدا بوو پیرێژنەکە دیارە پێ گوتبیدا ئەوە چێ دێ با ئەو مەسینەی لەگەر خۆی بینی وڵا هاتچوو بوو ژنەکە گوتی ئەی ڕۆ مامۆستا کۆرە مەوە توی بەخوای دەبێەوە بردبیەوە مامۆستا گوتی وز بن ئەمن دوویشی بە مکرەنگۆ ئیشێک بوون ینی گرەیتان لەسەر نیە ئەو جەباڵی ئێمە لێ نەکەن ئەوەشتان بژەرمەوە کابرایە گوتی تازە ئێستا قبر و عارد و ئەوانە هەموو بیتە پارە کاک ڕوان گوتی خەم دەبێ لەگە قسەکردنەکە مامۆستا ئەو کۆدێنیە پێت گوتەوە چی پێ دەڵێن کۆدا بە کۆدەنا بەس کادا کادا کۆدا کاداکم دێ کادا کولیسەکەم دێ ئەو تا دەست خۆش ئێبرام کاک ڕوانجان بەخوای دەبی بخۆی با کاک باشە تو کو ئەوها یەکسەر ئەو مەوزەی دەگۆڕی دەکەی ئەوە یەکسەر دەکەیەوە مامۆستادانیش گوتی کاک ڕوان مامۆستادانیش گوتی مامۆستا کوچ ئەس بێژم چێت بێ ئەو شتە کو دەبی ئەوە یەکسەر مامۆستا گوتی قوربان یەکسەر دەگۆڕی ماشەڵڵا بەخۆت ئەوە ها وەچی تیوی هەیە دوبلاجی سوورانی و بادینی زەی من ژوێ طبعا ئێستا قبر هەموو بوویتە پارە دەستی عاردی دەکڕی قبرمان هەیە وتیان کابرایە بە معاشی بە هەرچی عاردەشی کڕی بوو عرەساس ئەوەی بکەن ئەلحەمدولیلا ئەم بەرزەیەکمان هەیە شوورەشی لێ کردبوو هەندی کەی پێدەهات دەم نادەم دەگۆ مەژ عاردەکمان هەیە لێ بشارینەوە خەمی مردنی نەبوو گوتی ڕۆژی دێتەوە تەمەشا دەکا کاک شیبان تەمەشا دەکا قبرێک لێ درا لەناو یا الله کاکەوەی چێ متابعی کرد هەتا ساعبی هات تەمەشای کرد ئافرەتەک و پیاوە کاتن وتیەویش ئافرەتەکە دانیشت بوو وتی لە سەرسەری قبرەکەی دەگریا دیارە خێزانی بووە دەیگو ئاوڵا بەجێت هێشتم ئاوڵا دەگریا لە خۆی سەر دوورکەی دەبوو کابراش گوتی کاکە گوت چی ئەو قبرێنە گوتی کاکەەوە برامە ئەوەش خێزانیتی تی برام ئەو عاردە ئیمنەنگۆ قبرتان لەو لە ناوێدایە من واقعی ڕوویدا بوو وڵی کاکە چ زێنە بوو بێکەوە ژیانی نەبووە بە دەردەسەری لە خەفەتان مرد لە خەفەتی دەردەسەری و ژیانی ئەمری خۆی کردی چ زێنە بۆ لێرە ماشارتەوە بە خێری تو گوتی نابی کاکەم پارەم پێدایە نابی دەبی نابی مناقەشیان دەکرد گوتی کابرا دەرێتێ وڵی نەهینە دەرێکرێتان لەسەر ئیسا دەکەمە تا دەهینە دەرێ گوتی ژنەکە جێ لێ بوو دەرێکرێتان لەسەر ئیسا دەکەم وتی ئەوڵا لەسەر دنیا کرێتی بووی لە بن دنیا کرێتی ئەی کارەسان والله حقيقي والله يعني بزانه اوزا كريسي براسي يعني خاي يقول له بيان عسام خد دعاء ان شاء الله لو رمضان ابي كريسي خاي يقول رزقاري بك اللهم امين ان شاء الله خدي هاري كار قال همي كريتشو فرموا والله تنسروا ذاك فرموا كاك الله عفوا جو بجوريتش بس تشتكي بوديني تانا قلنا اي بعدين يكون لغوتي بيش بري برنامج يبي يلا بجرب بيشيش كبزاني كوبشتين كده هذا يا الله ورأي
سيدي مرقم بولاي جاني جانانا تنتبيب علاجي دردكم يا نكر طبيب نيزاني دردي دواي من بولاي جاني جانان ولا خاجي مدينة رفيقنا رفيقنا كوسيان كيد لدنيا هر من ماوم هر من ماوم أي ساحة صد جنات تشكي عرب وسنانت نادى
الله خودش راضی بد و یا بدنگ هر بمینت خدا هر ساعت او خوش کرد دست تو خوش ما مستعد سليم خوش هر هبي يا اخوه يا ما مستعد متابعي يمكن ما مستعد قرم دبتو قد تيل نبصه هر بس يدكم دفنه تقيه تيلي نبصه هاي وی هەموو ئامێرێک معرەزە لەوەی کە تووشی کێشە بی چ ئامێرە ئەلکترۆنیەکان بی یان ئەو ئامێرانی وەکو عود یاخود ساس زەمبوش بەڵێ ژێدارەکان یان ئەوانەی کە فودارن ینی هەموو ئامێرێک ئەگەری وەی هەیە کە لە ناکاوتێک بچیتن زۆر جار وەتەر پسایە یان کلیل هاتیتە خوارێ نەک دەپسێ دۆزانی دێتە خوارێ عیاری پسانەکە ئەو شل دەبیتەوە ینی ئەوە ئەو شل دەبتەوە عیاری دێتە خوارێ زۆر جار وەم لێ هاتێ لە ناو بەرنامەی بەڵام دەبی ئەتوو بە زیرەکی و بە سەلیقەی خۆت نابینەران هەست پێ بکەن و نە ئەوەی کە لە نزیکتە هەست پێ بکە وەکو مەسەلەی خۆمان مەسەلەن جاروی لە بتوانی چارەسەری بابەتەکە بکەی ئەم زۆر جار لە لایڤ میوزیکەکان وەم لێ دێتن لايك نو كومنت بەڵێ چاوەکەمی تا ئێستا قەت دوای لیا گوتت وە بزانم دەف نەتەقیە لە دەستت ئەگەر تەقیت چ دەکەی والله ئەوە ناشاردرێتەوە تەقیت چ لێ بکە دەفە چیری بینیت ینی ئەگەر وە بزانم حەلی نییە مەسەلە شێ دەڵێ دیارە مەسەلەکەی دەڵێ دۆڵ دڕا دەنجی بڕا شتەشی وا هەیە کاک سەلیم ئامێری دەفتەزانی بڵێ ئەوزا ئەگەر بە ئیجازەی جەنابتان ئەگەر کاتەکە مایە حەز دەکەین کاک سەلیم یەک دوو بار دەفی عەزف دەکەی بڵێ ئەگەر کاتەبی ئەمە بەس مامۆستا دەزانیت چ بکە بڕۆ شوێنی مامۆستا ئەحمەدی دانیش ئەگەر تەقی نەنە ئەگەر تەقی خودی ساکسی بۆوە مشولە بین ئەگەر تەقی مایکە بگۆڕ طبعا ئەمە لە مەولودەشی دەفمان تەقی دەستە خۆم تەقی بەس دەفەکەم زۆر جوان بوو دەفەشی زۆر جوان بوو پیستە بوو هەرچوونە ژۆرە مام عایزە گوتی ئۆی لەو دەفە نازدار زانیم دەتەقی ئەوزە دوایشی گوتی ئەو ئەگە بتەقی هەر ئەوەتان پێەیە خۆ دەتگوتیت کەمان پێ نایت بەس ئەومان پێ بوو ناو مەولودی تەقی خەتای مام حاجی بووە دەی بابا گوێ بیسپین وەی هەربژی وەی دەست خۆش مای وا بزانم دەروێشی پێ دەڵێن بەنیا نەچینەوە تەفاصلی داچکی من دوو دقه بتنێت بووین ئەمە ئەوەکی دی ئەم خۆخڵۆ تەمام خاطرە خوب خۆزین ئەو دوو دقه بوو وە مامۆستا و تشتێکێت تایبەت یعنی دوماهەیەک ئایدی کاتەکە ئەمە لێرەوە ئێستا پۆشی وە سێژۆتە پێشکەشکردن خودیشڵۆ خێرەوە بنوێست کوی تەماشەوان بین بوومە دوعا بکەن و پۆشیڤۆنیت خۆنجی سەحەت بت دەستبەی خواتان لەگەڵ سلام علیکم مولاي صلي وسلم
إيماني